إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. مسلمانی ڕاستەقینە ئەو مسلمانەیە کە زۆر بەبەزەیە بەرامبەر بە خەڵقی خوا، نەک بەس بەرامبەر بە برا ئینسانەکانی، نەک بەس بەرامبەر بە برا مسلمانەکانی، نەک بەس بەرامبەر بە برای دایکی و باوکی، بەڵکو بەرامبەر بە هەموو مەخلوقات ئینسانی مسلمانی ڕاستەقینە ئەبێ بە ڕەحم و بە بەزەیی بێ پێغەمبەرە خۆشەویستەکەمان صلی الله عليه وسلم محەممەد المصطفى خوای تعالی ناردوێتی ڕەحمەت و بەزەیی بێ بۆ خەڵقی، وەکو ئەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين. خوای تعالی لە قورئانە ئەفەرمێ ئێمە تۆمان نەناردووە تەنها بۆ ئەوە نەبێ کە ڕەحمەت و بەزەیی بی بۆ هەموو عالم، بۆ هەموو جیهان، نەک تەنها بۆ چینێکی تایبەت، نەک تەنها بۆ خزمەکانی خۆت، نەک تەنها بۆ مسلمانان، نەک تەنها بۆ هەموو جیهان وەکو سەرزەوی مرۆڤ یعنی بە مسلمانی و کافری، بەڵکو بۆ هەموو عالم، بۆ حتا بۆ حیوانات، حتا بۆ دار و درەخت ئەبێت تۆ بە بەزەیی بی، بە ڕەحم بی. ئەمەش صفاتی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا خودی خۆی ڕەحمەت و بەرەکەت بووە، دینەکەی کە هێناوێتی دینی ڕەحمەت بووە بۆ مرۆڤایەتی و بۆ هەموو مەخلوقات، و ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەحمەت و بەزەیی پێوە دیار بووە، و کاتێک تەعاملیشی کردووە لەگەڵ خەڵقا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بەڕەحم بووە برا بەڕێزەکانم، تەنانەت بەرامبەر بە ئەوانەشی کە ئیمانیان پێنەهێناوە، بەرامبەر بەوانەی بە ئیمانیان پێهێناوە معلومە، تەنانەت بەرامبەر بە ئەوانەشی کە ئیمانیان پێنەهێناوە بەڵکو ئەوانەشی کە باوەڕیشیان پێنەهێناوە و دژایەتیشیان کردووە و جیاوازیشیان لەگەڵێ هەبووە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر بە ڕەحمەتەوە تەعاملی لەگەڵیانە کردووە. بۆیە کاتێک هەندێک لە ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لە صحیحی موسلیمە هاتووە داوای لێکەن دوعا بکا لە کافرەکان، دوعا بکا پێغەمبەر صلی الله عليه وسلم، دوعا لە کافرەکان بکا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوابی چۆنە؟ ئەفەرمێ ئینی لەم ئوبعەث لەعانە، من نەنێراوم تاوەکو لەعنەت لە خەڵکی بکەم، تاوەکو داوا بکەم لە خوا خەڵکی لەناو بچن بەری لەعنەتی خوا بکەون، بەڵکو إنما بعثت رحمة، من نێراوم بەزەییم بۆ هەموو خەڵقی. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا تەنانەت ئەگەر جارێ لە جارەکان خیانەتیشی بەرامبەر بکرایە، هەفتا لە گەورەترین سەحابەکانی بە خیانەت هاتن لە ماڵ دەریان کردن بەو فێڵەی کەوا ئەیانەوێ فێری قورئان بن، باشترین قورئان خوێرەکانیان بۆ لا بنێرن. پێغەمبەری صلی الله عليه وسلم هەفتا لە چاکترین سەحابەکان و قورئان خوێنەکانی لەگەڵیانە ڕاوانە کرد، لە ڕێگا خیانەتیان لیان کرد و هەر هەفتایان شەهید کرد. موقفەکە زۆر زەحمەت بوو، زۆر زۆر. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نوێژی بەیانیانە دوعای لێ ئەکردن، قنوتی خوێنا و دوعای لێ ئەکردن. خوای تعالی ئاەتی دا بەزانە خوارەوە کەوا تۆ بۆت نییە دوعایان لێ بکەی. سبحان الله. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوەش وازی هێنا، وازی لە دوعاکردن هێنا لەوانەش، تەنانەت بەرامبەر بە هەموو خەڵقی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا بووە. بۆیە ئەبێ ئێمە شوابین، ئەبێ ئێمە بە بەزەیی بین بەرامبەر بە مەخلوقات، خۆشیانمان بوێ. برا ئەگەر کەسێکت خۆش نەوێ کابرا بە قسەت ناکات، ئەگەر خۆشەویستی بۆ دەرنەبڕی بە قسەت ناکات. یعنی تۆ ئەگەر دیت باشترین دینت پێبێ کە دینی ئیسلامە، بتەوێ بیگەینیتە کابرایە کەسێک وە خۆت باشترین نمونەی ئەو دینەیش بی، بەڵام ئەگەر کابرا هەست نەکات تۆ خۆشت ئەوێ، هەست نەکات تۆ ڕەحمەتی بۆی، کابرا گوێت لێ ناگرێ. کابرا بەزەیی تۆ نەبینێ لە خۆیان گوێت بۆ ناگرێ. بۆیە ئینسانی مسلمان ئەبێ هەر بۆ گەیاندنی دینەکەش بێ ئەبێ بە ڕەحمەت بی بۆ خەڵقی.
ئیتر خۆ تۆ بۆ مەبەستەیشۆ نایکەی کابرا ئیلا لێت وەربگرێ لێتیش وەرنەگرێت تۆ هەر لە ڕەحمەت و بەزەیی خۆت واز ناهێنی تۆ هەوڵ ئەدەی حتا تەنانەت بۆ کافرەکانیش ئەگەر احتیاجیەکیان بوو بۆیان جێبەجێ بکەی تۆ ئەبێ بڵاوکەرەوەی خەیر و چاکەبی لە ناو خەڵقیە ئەبێ بڵاوکەرەوەی خۆشەویستی و مەوەدەت و ئولفەت و مەحەبەت بی لە ناو خەڵقیە برا بەڕێزەکانم صفاتی ئیماندار ئەبێ وابێ ئەگەر هەر کەسێ وابێ خوای تعالی لە ئاگری جەهەنم ئەی پارێزیە پرسیاران لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم لەسەر ئەوەی کە ئاگری جەهەنم لەسەر کێ حرامە یعنی کێ هەیە ئاگری جەهەنم نایسووتێنێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی على كل هين لين قريب من الناس سهل تماشاكن برا بالريزة كانم لصحيح الجامعة حديثي جمارة 2609 پیغمبری خواه صلی الله علیه وسلم چی افرمی گوه بگره که آگری جهنمی لسر حرامه او کسیه که پیغمبر افرمی صلی الله علیه وسلم نرمونیان بی لسر خو بی نزیق بی لخلق آسان بی لقل خلقا سیر کن برابر رزقا يعني ئێستا هەر یەکێک لە ئێمە لەم خوشک و برایانەی کە دانیشتون لەم مزگەوتە لەوەشی کە گوێی لەم وتارەیە ڕێک نەکەوتۆ بێت بۆ مزگەوت سیرکەن ئێمە ئەم سیفاتانەمان تایە کە لە ئاگری جەهەنممان پارێزێ ئێمە بەرامبەر بە خەڵقی نەرمین یا زۆر زۆر زبر و ڕەقین بگرە بەرامبەر هەنێکمان بەرامبەر بە ئیماندارانیش زبر و ڕەقین هەر ئیماندارە لەگەڵمانە دێ بۆ مزگەوت لەگەڵمانە نوێژەکە حەزەکەین سەری هەڵکەنین هەنێکمان وان ئایا ئێمە ئاسانین یعنی ئاسان ئەڕۆینە دەمی خەڵکەوە یا زۆر قورس و گرانین ئایا ئێمە لە خەڵک نزیکین یا زۆر لە خەڵکۆ دوورین یعنی هەموو خەڵک کافر و مسلمانی ئەم سیفاتانە زۆر زەرورە ئێمە بینە خۆمانە چنێک لە خۆمانە جێبەجێمان کردووە خۆ هەر ئەوە حەساو نییە تۆ هەندێک مەزهەری ئیسلامەتی تیابێ وا دەرخەی تۆ مسلمانی يعني مثلا كابرات تاو أداب ونيوش بلان هيج أخلاقي نيوشگري تيانية أخروكي مسلمانة بال الريزي بردمي شو نيوش بكي قيمتي نية قيمتي نية أجر تو أم صفاتانا تيانا بي إسلامش ناشرينكي خوزقانا يبو الريزي بردم آخر چون أبي أهلي مزقوت وابي چون أبي أهلي مزقوت زبر بي رق بي تن بي تيج بي راوي خلقي بنا لا عبادة لطاعات سلام لخلقي نكا مرحباي خلقي نكا جوي لخير بي ولا ختار ولا خطبه بي تيكي دا بروات دشتوا جوي لينا قري بركات املاو بي تيكي دا خطبكت يكدا وتاركت يكدا محاضركت يكدا درسكت يكدا ايه ما كي اسلامتي هي وايه هي ام صفاتاني تياي عكسي اميك في غمر فرمي صلى الله عليه وسلم اخد اما هر كسي يك صفات لما نيتيا بيت اخويا پیغمبری خواه صلی الله علیه وسلم لحدیث کی ترى هل صحيح الجامعة 6662 پیغمبر فرمي المؤمن يألف ويؤلف ولا خير في من لا يألف ولا يؤلف وخير الناس أنفعهم للناس جو بقرن سيد كان أم جوهري پیغمبر صلى الله عليه وسلم سيد كم زان مسلماناني أمرو چي أكن چون أم دين ناشرين أكن چون بونة منين ناشريني بو ديني إسلام تماشاك پیغمبر افرمي صلى الله عليه وسلم مسلمان محبتي هي بو خلقي وخلقي شراءك يا بو لاي خوي يعني باوش بو خلقي اقريته خلقي شقريته باوشي خوي خير لكسي كان نيه باوش بو خلقي نقريته خير لكسي كان نيه خلقي خوش نوي پاشان پیغمبر افرمي باشترين كستان اوانن كزور قازانجت هي بو خلقي تو چني قازانجت هي بو خلقي بيري ليب كروا من چنی قازانجم هەیە چەندی قازانج بە خەڵکی ئەگەێنم یعنی بیر کەرەوە ئایا تۆ بەس بۆ مەسلحەتی خۆت هەوڵەدەی یا بۆ ئەوەی قازانج بی بۆ هەموو مرۆڤایەتی بۆ هەموو جیهان لە سنوور مرۆڤایەتیش ئەبێت تێپەڕ بکە ئەوەیە پێغەمبەر ئەوەیە سیفەتەکانی پێغەمبەر ئەوەیە سیفەتەکانی ئیسلام ئیتر من چی بکەم لەگەڵ مسلمانێکا کە عەکسی ئەمە بێ و ناو خۆشی نابێ مسلمان و ناو خۆشی ناوێ ئیسلام سيري او مسلمانه كرزان چني امانه تيايه بزان چني ام صفاتاني تيايه تطبيقي كرده يا هر بس شكلكي شكل مظهرك اسلام الايكي اسلام
بلام دورة لإسلام أو آلايش بو فيل هاري قرت به آخر أما مشكلة كاني إيما خوشة يسكانم بويا بيغمري خواه صلى الله عليه وسلم طبعا مسلمان المؤمن دائما يكون عفيف اللسان طاهر القلب مسلمان دائما زواني باكا وضليشي باكا زواني باكا لغيبة كردني مسلمان لبختيان هالبستن لدرو كردن بو مسلمانان يعني زواني باكا بكرديكي ودليشي باكا چون زواني باكا طبعا اگر تو كاتي دلت باك نيه باب زاني قد زواني باك نابي إسا اگر من قينم لأيوة بخبرم لخوم نابي إلا قصيتان بيكم دائما كسي قصب خلقيك كلا لا ودلو شتي القرد به بويا بيغمر صلى الله عليه وسلم لحديثك صحابيك عمري كري عبسية أفرمين روش ملاي بيغمر صلى الله عليه وسلم برسيارم ليكروتم أي بيغمري إخوة إسلام چية إسلام يو بقرن يعني أما زور ضرورة إيوة بيزان خوشة ويسكانم ما الإسلام أليوتم أي بيغمري إخوة إسلام چية يعني إسلام چية فرمي طيب الكلام وإطعام الطعام فرمي إسلام أوي قصد خوش به نانيش بدي سيركي كابرايك قوري عشرتك تماشاك بو قوري عشرتك سبحان الله إلا تماشاك بري صفاتي جواني تياك هي بيغمرة نان أدا نان كابرا نان دان صفاتي بيغمرانا إسلام چي أفرمي إسلام أوي قصي قفتي شرين به نانيش بدا إيما أقر بارمانيش نبي نان بدين خو حار أتواني نان بدي بخوا أقر حيتش لمالكتا نبي أتواني ناني خلق هر بدي يعني حر جاري بوت كريا ببي تواناي خود أقر تيكي نان زيادت بوي كبانك وتيكي ناني بيبدا أنا كري لبازار فقير يك أبيني لفايكي بوبسينا بيدا دسيوه هر بيت أكري هر أكري أي بلام أو صفتك يترخو أبيلا قش معنا هبي قصة شيريني إيما چنه قفت مان شيرين لقل يكا چنه قصة مان شيرين لقل يكا يا وكو بزمار واينا وكو چقوي تيج واينا وكو خنجيري تيج واينا حزكين مسلمان راو بنين حزكين مسلمان ناشرين كين أما جاء فرمية برسالة بلا بيغمر كر دعاء أوهر أو صحابية أفرمية وتم أي إيمان چيا أو إسلام أي إيمان چيا بيغمر صلى الله عليه وسلم فرمي إيمان صبر ليبردئية الصبر والسماحة صبر يعني بچيا من بزانمتو إيمان داري لكاتي موقفة خاون صبري آرام أقري نار روخي زو ناري أهبر الدنيا تواو كوتاي بيهاد معاش نما غضب باري دنيا ويران بو برقي تحملي نار حتى كان ناكي زو الروخي زورة الروخي أمنتني أميدت كما بالرحمة إخوة حد دائما رجبيني قد قجبيني ولولا يشو اللي يبردن نيت برانبر بخلقي كابرا هوايكت برانبر كان اللي يبردن نيت إنساني مسلمان أودو صفاتي كابا إيمان دار الله يحر أو صحابية الله برسيارم كرت فرموي وتم أي بيغمري إخوة أي الإسلام أفضل شي إسلامتي زور زور باشا بيغمر صلى الله عليه وسلم فرموي من سلم المسلمون من لسانه ويده مسلمانان لزمان ودست باريز راوبن سيركا لخوتا بعد نروين باس يكترينكين لخوما چنه مسلمانان لزمان ولدسم باريز راون چنه قصبه مسلمان ناكم چنه غيبتي ناكم چنه نايشكين موا چنه عزيتي نادم چنه آزاري نادم چنه بدس لي نادم چنه ظلمي لناكم چنه تعداي لناكم امانها موي دليلك اسلامتك تشاكا ام جاء عليه وتم اي بيغمري اخوة اي الايمان افضل شي ايمان زور باشا فرمي روش جواني والله براينا اگر اي من روشت مان جوان نبي خوا اقدارا من نايجم ايمان دار ايمان اگر روشت اخلاق جار روشت بريتيا لنرمونياني لسرخوي لتبعت خوشي لقصة خوشي لا هاتو چو كردني خلق لسلام كردن لخلق امر روشت ها بيغمر صلى الله عليه وسلم افرمي اگر بينيت سلامي ليبكا اما كمترين اخلاقي مسلمان جيشت ببراي مسلماني زور برو خوشي سلامي ليبكا براينا اگر اسيكي جيشت بيت بري كرد اولا وسلامي ليد نكرد تخوا چنه بيت ناخوشا چنه تيك اچي لو اچي يك طاقتو هر بس دلتو خفت بخويتو او كابراي لبر چاود بكفي يا اخر ما كي صفات مسلمانه ايما وا خلق فيركين كقصه لقال يكانكا كسلام يكنكا كمرحبا يكنكا اما صفات مسلمان نيه دعاء او افرمي اگر مرد اگر نخوش كود بچيت
سەردانی بکەی چەندێ ئێمە ئەم سیفەتمان تایە ئەگەر کەسێک وفاتی کرد بڕۆین بۆ نوێژ لەسەر جەنازەکەی بکەین و شوێنی جەنازەکەی بکەوین ئەگەر پژمی پژمین یعنی پژمین کەمترین شتە کە بەڵگەیە کە تقریبا ئەو کابرایە نەخۆشە یەکسەر تو دوعای بۆ کە ئەڵێ یرحمک الله پێغەمبەر صلی الله علیه وسلم لەمەوە فێرمانەکە ئیتر گەورەترین شت بەردەوام تۆ گەورەترین دوعای بۆکەی های لەگەڵ یارمەتی ئەدەی یعنی کەمترین شت مسلمانە ئەگەر پژمی تۆ ئەبێ بڵێ یرحمک الله ئەمە کەمەکەیە پێغەمبەر فێر کەمەکەمانەکە ئیتر زۆرەکە ئەبێ خۆت بیزانی ئەگەر مسلمانێ لێی قەوما ئەبێ هەمومان یارمەتی بدەین کورە غەیرە مسلمانیش لێی قەوما ئەبێ یارمەتی بدەی نەک مسلمان ئەمانە هەمووی صفات ئیماندارن کەمترین ئەخلاقن ئێمە ئەمە چەندێک هاتی ئەمانە چەندێ ئەخلاقمان جوانە لەگەڵ دایکمانە لەگەڵ باوکمانە لەگەڵ براکانمانە لەگەڵ خوشکانمانە چەندێک ئێمە هەڵگری پەیامی ئیسلامین بە جوانی ئەمە هەمووی محاسبەیە براینە ئێمە ڕۆژ جمعە ڕۆژی محاسبەیە ئێمە کاتێ بانگی خەڵکیەکەین بۆ لای خوا بە قسەمانیان بە ڕەوشتمان چەندێک صفاتەکانمان ئەوەیە کە خوا ئەفەرمێ لە قورئانە ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن ها تماشاكە یەکەم جا بە حکمت یعنی کەسی ئەگەر شتێکت بینی لە شوێن خۆیانەوە قەت مەیکە زەلامێ لە بازارە لە ئەو پەڕی تووڕەیایە تووڕەیە شتێکی شکیا زەرەرێکی کردیە یعنی حالە ئەو پەڕی تووڕەیە ئەلەو کاتە تو بڕۆیتە ژێر دەمە بێ سەڵاواتی بەرە سەر پێغەمبەر صلی الله علیه وسلم سەڵاواتی بەرە وەکە وایە بێژی جمانی بە پێغەمبەر بدە نەعوذ بالله لەوانەیە کابرایە کفرێ بکا لەو کاتە ئەوە کەی قسەی ئەوەیە تۆ ئەبێ بانگی کەی داینەی جامی ئاوی پێ بدەی هینی کەی دەی نەرمت کردەوە دوای ئەوە دەی سەڵاواتی لەسەر پێغەمبەر بە دەی ئێستا بڕێ دوعا بکە دەی ئاوا قسە حکمت ئاوایە تۆ نابێ ببیتە سەبەب ئەوەی کابرا غەڵەت بکا بەرامبەر بەدین دوای ئەوە ئەمجا ئەگەر تۆزێک کابرای گۆهین بوو یعنی ڕقتر بوو ئامۆژگاری گەرەکە ئامۆژگاری تۆزێ ڕقە برا بە ڕێزەکان میسە دەستی ئینسان ئەگەر چڵکی کەم پێوە بێر ئاوای دەیتە بەر ئاو اعتیادی تەواو هیچی ناوێ بەس ئەگەر دەسەکە چڵک هەڵگرێت چڵکی پێوە بێت چڵکی بێ ئیمانی پێوە بێت چڵکی فسق و فجووری پێوە بێت چڵکی غەڵەتی پێوە بێ هەر ئاوا بدەیتە بەر ئاو تەواو ئەوێ یا ئەبێ ئیلا سابون و تایت و جاروایە ئەبێ حتا تۆزێەوە بنزینیش بیشۆری تۆزێ زبر دەست ئاوا بێنیتە یەکتریە هەنیە کەسەیە غەڵەتی زۆرە ئەبێ تۆزێ زیاد دەست ئاوا عەزیەتی دەی ئەو عەزیەتدانە ڕەحمەتە کاتێ تۆ تۆزێوە ڕقیە دەی لە دڵی ئەوە ڕەحمەتە بەس ئەبێ برایانە بێ خۆشەویستانە بێ ئامۆژگاریانە بێ خوا نەخواست جومێن و قسەی ناشرین نەبێ دوای ئەوە بڕێ خەڵکەیە هەر عکسن هەر بەرامبەر تەوەسنەوە نەسیحەتیانەکەی ئەو دژ دەوێسێتەوە ئەی ئەوە چۆن قەینا تۆش مجادلەیان وەلا بکە تا قەنەعەتیان پێ بکەی بەس ورییا بە مجادلەکە ئەبێ زۆر جوان بێ بالتي هي أحسن یعنی کاتێک کابرایەک بێدینە قسەیەکە کایا پرسیارێ بێدینی ئەکات تو ئەمەنە بە نەرمی لەگەڵیا تەعامل بکە بەس جوابیشی بەرەوە بەس بە ئوسلوبێکی زۆر جوان قەناعەتی پێ بکە حەوڵ دەقەناکە زانید مەسئلەکە ئەوەیە کە کابرا عینادە و قەناعەت ناکا و هەر خۆی ڕاستیەکانیش ئەزانێ بەس دژی دینە ئەو کاتەتر مناقەشەش مەکە و مجادلەش مەکەوتەوە ئەمەیە ئوسلوبی ئیسلام ئەمەیە مسلمان ئاوا خەڵک بانگەکە بۆ لای دینی خوا ئێستا یەکێک لەم جەماعەتە غەڵەتێکی هەیە من غەڵەتێکم هەیە کەسی بێ غەڵەتیش نییە مەلایش غەڵەتەکە وتراوە پیاوی کورد و پێشینانی کوردوایان وتووە هەموو ئینسانی قابلە بە غەڵەت کاتێک ئەبینی غەڵەتێکی هەیە ئەمە دین چۆن ئەڵێ تەعامل لەگەڵ ئەو زەلامە بکە ئیسلام ئەڵێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم ئینساف زۆر مهمە برا بە ڕێزەکانم ئینساف کابرایەکە بینی هەڵەیەکی هەیە بەڵام 99 چاکەی هەیە ئەی طبعا خۆ تۆ نابێ 99 چاکەکە گشتی بخەیتە لایە و لەبەر خاتر غەڵەتێ خوای تەعالا 50 بە 50 ئەخاتە بەهەشت یعنی ئەگەر زەلامێ 50 غەڵەتی بێ 50 چاکەی بێ ئەهلی بەهەشتە یا ئەهلی جەهەنەمە بڕۆن سەیری قورئان کەن والرجال على الأعراف ئەوانە لە بینی جەهەنەم و بەهەشتا ئەمێنن لە ڕۆژی قیامەتە تاوەکو جەهەنەم گشتی ڕاتە ناو جەهەنەم بەهەشتیش گشتی ئەچێتە ناو بەهەشت دوای ئەوە خوای تەعالا تۆزی ئەیانی ئەڵێ ئەم جایان خاتە بەهەشت 50 بە 50 یعنی نیوەی ژیانی خراپە بووە نیوەی چاکە بۆ خوای خاتە بەهەشت لەوەی شوە خوارتر لە ئەخیرە لە ئاخر زەلام هەیە لە 199 خراپەی بووە یەک چاکەیەکی هەیە
خوای تعالی افرمی او چاکتش هر پاداش دمو سيف ايش خواب اما ميزان خوای اوا اسلام تعاملك مسلمان ايسا من ببینم تو کوڕێکی چاکی بە ئەدەبی ڕێکوپێکی پیاوێکی باشی لەگەڵ خەڵکا باشی سلەی ڕەحمت بەڵام غەڵەتێک تێ لە بازارە تۆزێ گران فرۆشی معاملەیەکی غەڵەتت هەیە لە دائیرەیە حەز دەکەم تۆزێ لاری تایە ینی لۆف لێ ئەدەی سعات ئەڕۆی بۆ ئەملا ئەڕۆی بۆ ئەولا خەڵک دێتە لات خۆت مەشغوڵەکەی زوو تەوقیعەکەیان بۆ ناکەی دەوامەکەت فێڵی تیا ئەەکەی بڕێ صفاتی ناشرینت تیا یەکێکیان دوان ئاوە بەڵام نەوەت بۆ چاکەت تایە ئەبێ من لێرە بڵێم هەیف بێدین هەی بێ ئیمان تۆ بۆوە ئەەکەی تۆ بۆ نازانم چی ئاو هەموو چاکە گشتی بخەمەلا نە وەڵڵاهی ئەبێ بڵێم برا تۆ کوڕێ زۆر باشی ئیماندارێ زۆر چاکی صفاتی جوانت زۆر تایە بەڵام ئاو عیبەت هەیە هەوڵدە چاکی بکە داواکارم خوای گەورە هیدایەتماندا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە ڕەحمان پێ بکە لەسەر دیندارەتی بەردەواممان بکە خوایە بمان پارێزە لە هەموو گوناحی لە هەموو تاوانێ لە هەموو خراپەیەک یا رب العالمین یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی شیفای ئەو نەخۆشانە بدەی کە داوای دوعای خێریان لێ کردوین شیفای همو أهل إيمان بدا يا رب العالمين أواني واليرة دانشتون يا رب العالمين وأواني شكاقيان لمتارة أبي يا ربي رحم بمردو كان من بكي يا ربي خوايا واني كداوي دعاي خير يعني ليكردين خوايا رحميان في بكي يا ربي قرزاري كان ينبو جيب بكي أجر احتياجي كان هي خوايا بويان جيب بكي منالي أني منالي أن بكرم كي قرزاري كان ينبو جيب بكي احتياجي كي حر أم احتياجي كي دنياي يعني حر احتياجي خوايا بويان جيب بكي تو خير دين ودنياي تيبخي بويان خوايا الرحم بكردستان بكي كاربدستان من صالح بكي زاناكان من چاك بكي يا ربي خوايا بو خاتمنا وجوانكاني خوت يا ربي تبايي وبرايتي وخوشويسي بخيت نيوان مسلمانانوا يا رب العالمين خوايا هر ظالم يظلم لمسلمانان اكا يا لهمو كسيكي سرزوي اكا خوايا لناوي بري يا ربي خوايا مسلماناني لبير بويتوا خلقي لبير بويتوا يا رب العالمين خوايا نردي ظالمان ندي يا رب العالمين خوايا مظلومان ظال خيب سر خيب سر ظالمان يا رب العالمين ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء